سێبەری قەلەبەرد لەسەر ئەڵمانە و تاڵە سوار. بیرەوەریەکانی مەلەکە مستەفا سوڵتانی. مۆسیقا پێدرام شەهلایی. تۆمار و خوێندنەوە شەهین شەهلایی. ئەڵقەی 17. ژیانی هاوبەش لەگەڵ دکتۆر جعفەری شەفیعی. ئەو زەمان تەقریبەن لەناو هەموو ڕێکخراوەکان و فەعالینی سیاسی ئێران و کوردستان مەسەلەی خۆشەویستی، ئیزدواج و پێکهێنانی خانەوادە وەک دیاردەیەکی ناپەسەند چاوی لێ دەکرا. هەڵبەت ئەم جۆرە بیرکردنەوەیە هۆکاری خۆی هەبوو. بە بڕوای من دیکتاتۆری و خەفەقانی ڕژیمی پاشایەتی زەخت و زۆری دام و دەستگا جاسووسیەکان هەمیشە مەترسی هەبوو لەسەر ژیان و گوزەرانی کەسانێک کە کاری سیاسیان دەکرد. هەروەها داخراوبوونی کۆمەڵگا و نەبوونی ئیمکانات تەئسیری لەسەر پێشکەوتن هەبوو. چالاکانی سیاسی پێیان وابوو کە هەموو کات و ژیانی خۆیان دەبێت تەرخان بکەن بۆ خەبات و تێکۆشانی سیاسیان. ئەم بۆچوونە وای کرد کە زۆرێک لە تێکۆشەران بۆ کاری سیاسی ژیانی ئاسایی خۆیان بەجێ بێڵن و بچنە ناو کرێکاران و زەحمەت کێشانەوە. لە ناو ئێمەشدا خۆشەویستی و پێکهێنانی خانەوادە ناپەسەند بوو. زۆرجار ئەو کوڕووکچانەی وا خۆشەویستی لە بینیاندا بوو یان بە تەمای پێکهێنانی ژیانی هاوبەش بوون وەک لاوازی بیرروبۆچوونیان چاو لێ دەکران و تەنانەت هێندێک کەس ڕەفتاریان لەگەڵ ئەوان ناشرین بوو. لەبەر ئەو جۆرە ڕەفتارانە هەموو کەس هەوڵی دەدا ئاگای لە هەڵسوکەوتی خۆی بێ و منیش یەکێک لەوانە بوو. لە گوزەری زەماندا پەیوەندی خۆشەویستی لە نێوان دکتۆر جعفەر و مندا پێک هاتبوو، بەڵام من حاڵی نەبووم چی بە چییە و پێم وابوو پەیوەندی ئێمەش وەک پەیوەندی خۆم و باقی هاوڕێیانی ترە. لە سەفەرێکدا لە تەورێز پێکەوە دانیشتبووین و لەسەر کاری سیاسی و چالاکی خۆمان قسەمان دەکرد. دکتۆر جعفەر زۆر بەجددی قسەی دەکرد و ڕخنەیەکی لە من گرت سەبارەت بە کارێک کە قەرار بوو بیکەم بەڵام نەمکرد بوو. ڕخنەکەی بەجێگە بوو بەڵام من پاساوم دەهێناوە. لە هەمان کاتدا کە زۆر بەجددی قسەی دەکرد شۆخیەکی کرد. بەو شۆخیکردنەیدا حاڵی بووم کە خۆشەویستی بۆ من هەیە. هاتمەوە مەریوان و وەک ڕەخنە لە دکتۆر جعفەر لەگەڵ ئەمینی برام باسم کرد. ئەویش لە پێشدا شۆخیەکی لەگەڵ کردم و کوتی ئێمە لە زووەوە دەزانین خۆشەویستی لە بینی ئێوەدا هەیە و ماتەڵ بووین خۆتان باسی بکەن. بنەماڵەکەم زۆر ئاسایی لەگەڵم مەسەلەیە هەڵسوکەوتیان کرد. کاتێک من لە ئەڵمانە مامۆستا بووم دکتۆر جعفەر جارجار دەهاتە مەریوان و سەردانی دەکردم و هیچ کاتێک ڕەفتارێکی ناپەسەندم لە کەسوکارم نەدی. ئەوە لە کاتێکدا بوو کە کۆمەڵگای ئێمە سنووردار و داخراو بوو. بنەماڵم هەڵسوکەوتی باش و ئینسانیان هەبوو بەڵام هێندێک لە هاوڕێیان ڕەفتاری ناشرینیان دەکرد. جارێک لە سنا ئیرەجی فەرزاد بانگی کردمە ماڵی خۆیان و لەبەر چاوی کەسوکاریەوە بە توندی لەگەڵم دواو کوتی ئێژن کوڕی ئیمام جومعەی بۆکانت خۆشەوێ. ئیرج کە بەباشی دەیزانی دکتۆر جعفەرکەیە بە ئەنقەست بە نێوی کوڕی ئیمام جومعە ناوی هێنا. دیارە بەو ڕەفتارە ناپەسەندە لە ناو جەمعێکدا زۆری ناڕەحەت کردم. زستانی ساڵی 1358 تاوی واتە 1970 زاینی لە کۆبوونەوەیەکدا لە سنا حوسێنی مرادبێگی کە ئەندامی ناوەندی کۆمەڵە بوو کاتێک زانی یەکێک لە هاوڕێیانی کچ کوڕێکی خۆش دەوێ ڕەفتارێکی توندی بەرامبەر بە کچەکە کرد. تاو جێگایی من لە بیرمە هەرچەند کەم کەس خانەوادەیان پێکێنابوو بەڵام ئەو کەسانەی واژن و منداڵیان هەبوو بڕیارەکانیان بەباشی بەڕێوە نەدەبرد و لە کار و هەڵسوڕاندا سارد ببوونەوە. ئەو جۆرە ڕەفتارانە بە پێی دەرکی کەسەکان فەرقی دەکرد. کەسانی سیاسی و پڕبار لە هەموو بوارێکدا دەیانزانی چۆن هەڵسوکەوت بکەن. کەسانی بیرتەسکیش وەک خۆیان ڕەفتاریان دەکرد. ساڵی 1357 هەتاوی واتە 1970 زاینی دکتۆر جعفەر خوێندنی زانکۆی تەواو کرد. تزی دکتۆرانامەکەی وەرگێڕانی کتێبێکی پاولۆف بوو بە ناوی ڕەوانپزیشکی زانستی کە لە ئینگلیسیەوە وەریگێڕابووە سەر زمانی فارسی.
دوای تەواوکردنی خوێندن کۆمەڵە ساعیدی وەتەندوست ناسراو بە مامۆستا برایم و دکتۆر جعفەری وەک ئەرکی تەشکیلاتی دەنێرێتە کوردستانی عێراق بۆ لای یەکێتی نیشتمانی کوردستان. چوونی ئەوان دوای گیانبەختکردنی سەعیدی موعینی خانە ڕوویدا. سەعید کە کادری کۆمەڵە بوو چەند ساڵ پێش ڕووخانی ڕژیمیشە دەستگیر دەکرێ و ماوەی 18 مانگ لە زینداندا دەبێ. لە زیندان ئازار و ئەشکەنجێکی زۆر دەکرێ بەڵام نەهێنیەکانی خۆی دەپارێزێ. دوای ئازادبوونی لە زیندان بۆ ئەرکی تەشکیلاتی دەینێرنە کوردستانی عێراق. خانەکە لەگەڵ چەند پێشمەرگەی یەکێتی نیشتمانی دەبێت لە دەوروبەری ماوت لەگەڵ ئەرتەشی ڕژیمی باس تووشی شەڕ دەبن و بەداخەوە گیانی بەخت دەکات. سەعیدی موعینی یەکەمین گیانبەختکردووی کۆمەڵەیە و هەر بەو بۆنەوە ڕۆژی 31 جۆزەردان کە ڕۆژی گیانبەختکردنی ئەوە وەک ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە دیاری دەکرێت. دکتۆر جعفەر و مامۆستا برایم ئەو کارە شۆڕشگێڕانەیان بە باشترین شێوە بەڕێوە برد. دکتۆر جعفەر لەوێ هەم وەک کادرێکی سیاسی چالاک بوو هەم وەک پزیشک خزمەتی زۆر گەورەی کرد. لەو هەلومەرجە سەختەدا بێوچان خەریکی دەرمانکردنی بریندار، قوڕەکاری و دروستکردنی یەکەمین بینای نەخۆشخانەی شۆڕش و هەروەها فێرکردنی ئەرکی پزیشکی وەک برینپێچان و دەرزیلێدان و شتیوە بۆ ژمارەیەک پێشمەرگە کە بتوانن لە کاتی پێویستدا یارمەتی بریندارەکان بدەن. دکتۆر جعفەر هاوینی ساڵی 1357 هەتاوی واتە 1970 زاینی هاتە مەریوان. دەیهەویست بچێتە کوردستانی عێراق کە سەفەرێکی پڕ لە مەترسی بوو. ئاکامی ئەو سەفەرە لە هیچ کەس ڕۆشن نەبوو. دوای ماوەیەک ڕۆژێک کە لە ماڵی حوسێنی برام بووم یەکێک لە ڕەفیقەکانی دکتۆر جعفەر هاتە لامان. دانیشتنەکەمانم لەبیرە ئەو لەو بەردانیشت بوو منیش لەمبەر. دوای تاوێک بە دڵپڕیەوە پاکەتێکی فڕێدایە بەردەم و کوتی ئەوە بۆ تۆیە. کە چاوم لێ کرد دیتم هێندێک ئەکس بوون کە پێشتر پێکەوە گرت بوومان. دکتۆر جعفەر لەبەر ئەوەی کە نەیدەزانی سەرنجامی سەفەرەکەی چۆن دەبێ وێنەکانی بۆ من ناردبوو. ئەو سەردەما لەبەر زەخت و زۆری ساواک و کێشەی ئەمنیەتی نەدەبوو وێنە هەڵبگرین. دکتۆر جعفەر هەتا سەفەرەکەی بۆ کوردستانی عێراق وێنەکانی هەڵگرت بوو. ئەو سەفەرەی دکتۆر جعفەر پڕ لە دەستکەوت و ئەزمون بوو. کاتێک گەڕاوە بۆ ئێران هاوکات بوو لەگەڵ ڕووخانی ڕژیمی شاو وەدیهێنانی ئاوات و ئارەزوەکانی ئەو و هەزاران شۆڕشگەڕی تر. شۆڕشی گەلانی ئێران دژ بە ڕژیمی پاشایەتی بە ئەنجام گەیشت بوو، حکوومەتی دیکتاتۆری نەمابوو. خەبات و تێکۆشانی هەموو چالاکانی سیاسی ئاڵوگۆڕێکی زۆری بەسەرداهات. ئەم جارە شەپۆلی ناڕەزایەتی چین و توێژەکانی کوردستان بە ئاشکرا خۆی نیشان دەدا. ئەوان داخوازیەکانی خۆیان لە ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و داوا دەکرد. دکتۆر جعفەر وەک ڕێبەرێکی هێژا و لێزان لە مەیدانەکانی ئەو خەباتەدا ئەو پەڕی توانایی و لێهاتووی نواند. بەهاری ساڵی 1358 هەتاوی واتە 1970 زاینی ڕۆژێک لە یەکێتی ژنانی مەریوان سەرقاڵی ئیشوکار بووم. ماجدی برام هاتووکتی بێ پێکەوە بچینە بلوار پیاسەیەک بکەین. لەسەر زۆر شت قسەمان کرد. کوتی هاتووم پێت بڵێم تەبعەن ناوی نەهێنی دکتۆر جعفەر لەلای ئێمە گەڕاوەتەوە بۆ ئێران و نەخۆشخانەی گەلی لە بۆکان داناوە. هاوینی ئەو ساڵە من و ناهیدی محەممەدی لەلایەن یەکێتی ژنانەوە بۆ ئەنجامدانی هێندێک کار چوینە سنە سەقز و بۆکان. لە بۆکان ئێوارەیەک چوینە نەخۆشخانەی گەل. ئامینی شەریفزادە لەوێ کاری دەکرد. کوتم هاتووم دکتۆر جعفەر ببینم. کوتی دکتۆر ئیتر نەخۆش نابینێ. کوتم نەخۆش نیم و کارم پێیەتی. چوو دکتۆری هێنا. ئەو دیدارە و ئەو کاتە خۆشترین کاتی ژیانی هەردووکمان بوو. دوای ئەو سەفەرە پڕخەتەرە جارێکی تر بە سڵامەتی دیتم. خێرا پرسی بۆ ئەمین نەهاتووە؟ کوتم ئەمین پێشمەرگەیە و لە شاخە. من ناهید و سادقی حەسەن پور شەوەکەی میوانی ئەو بووین. دکتۆر جعفەر بە وردی باسی سەفەرەکەی خۆی لە کوردستانی عێراق بۆ کردین و ئێمەش باسی کۆمیتەی ژنان و وەزعی مەریوانمان بۆ گێڕاوە.
ئێمە چووبوون کە دکتۆرێک بۆ هاوکاری کۆمیتەی ژنان بێتە مەریوان. دکتۆر جعفەر بۆ کارە یارمەتی کردین و دەوا و دەرمانی زۆری داینێ. ڕۆژی دوایی چووینە سەقز و لەوێش هاوڕێیانی جەمعیەتی سەقزماندی و باسی کار و هەڵسوڕانی یەکێتی ژنان و یەکێتی جوتیارانمان بۆ کردن. هاوڕێیانی سەقز زۆر بە گەرمی پێشوازیان لێکردین و ئەوانیش یارمەتی یەکێتی ژنانیان کرد. ساڵی 1360 هەتاوی واتە 1970 زاینی من و دکتۆر جعفەر بڕیاری پێکێنانی ژیانی هاوبەشماندا. دکتۆر جعفەر نامەیەکی بۆ باوکو دایکم نووسی و داواشی لە مامۆستا شێخ عیزەدینی حوسێنی کرد کە نامەیەک بۆ باوکم سەبارەت بە زەماوەندی ئێمە بنووسێ. ڕەزای برام لەگەڵ بەشداربووانی کۆنگرەی دوو کە بەرەو ناوچەکانی خۆیان دەڕۆیشتنەوە هەتا دەی تەنگی سەر کە مەقەڕی ناوچەی سنەی لێبوو ڕۆی تا ئەو دوو نامەیە بدا بە باوکم. دواتر لەگەڵ ڕەشادی برام لە ناوچەی سنەوە هاتنەوە بۆ بۆکان. باوکم زۆر خۆش جوابی نامەکانی نووسی بوو، کتوبووی هەرچی ئێوە پێتان باش بێ منیش پێم باشە. دوای ئاشکرابوونی کۆمەڵە وردە وردە لە ناو هاوڕێیاندا چ لە بەشی نەهێنی شارەکان و چ لە بەشی ئاشکرا و لە نێو پێشمەرگەدا مەسەلەی هاوسەرگیری زیاتر هاتە ئاراوە و ئیتر وەک شتێکی سروشتی چاوی لێ دەکرا. کۆمەڵە وەک ڕێکخراوەیەکی تازەکار زۆر ئەرکی گەورە و ڕچەشکێنانەی لە کۆمەڵگای کوردەواریدا ئەنجامدا، بەڵام هێشتا بۆ هێندێک شت هەڵوێستی نەڕۆشنی هەبوو. بەعزە شتێک دوور لە بیر و بڕوا و ئیدئۆلۆژی خۆی بوون. هەمومان لایەنگری بەرابەری ژن و پیاو بووین و هیچ کام لە هاوسەرگیریەکان بناغەی مادی و مامەڵەیی نەبوو، بەڵکو بەپێی ئەلاقە و خۆشەویستی دوو کەسەکە سەری دەگرت کە چی مارەبڕین هەرما بوو. لە ڕاستیدا چاو نەپۆشین لە مارەکردن تەنیا لەبەر ئەوە بوو کە ئەو ترسە هەبوو کە ڕەنگدانەوەیەکی خراپی لە نێو خەڵکدا هەبێ، بۆیە هەرکام لەو هاوسەرگیریانە فۆرمالیتە شتێک وەک مارەی دادەنرا. مارەبڕینەکان لە کۆبوونەوەیەکی چەند کەسیدا زۆر سادە بەڕێوە دەچوون. لە مەراسمی دوو کەس لە هاوڕێیاندا بۆ مارەیی پێشنیارگەلێکی زۆر سیردرا وەک کاپیتاڵ یا کۆبەرهەمی لێنین و یا فیشەکێک. لە مارەبڕینێکی دیکەدا قەرار بوو لەسەر شاخەیەک نەبات مارەیان ببڕن. مەلاکە نەیدەزانی شاخە نەبات چییە، خراپ حاڵی بوو، دەستی بۆ کێوەکەی ڕوبەڕووی درێژ کرد و کوتییانی نەبات بە قەدی قەڵا کە ناوی کێوێک بوو. بۆ مارەبڕینی ئێمە لە ئاجیکەندەوە چووینە بۆکان لەگەڵ گوڵڕۆخی قوبادی و لەتیفەی نادری و براکانم ڕەشاد، عەبا، ڕەزا و چەند کەسی تر لە هاوڕێیان چووینە ماڵی باوکی دکتۆر جعفەر. حاجی مەلا ئەبوبەکری باوکی ئامۆژگاری کردم کە دکتۆر جعفەر قانع بکەم کە لە ناو شار دانیشێت و کاری پزیشکی خۆی بکە. ئەو ماوەیە کە لە ناوچەی بۆکان بووین چەند جارێک چوومە ماڵی خەزورم. لەگەڵم زۆر مێهرەبان و بەڕێز بوون، منیش هەڵسوکەوتم لەگەڵیان، هەروەک کە سوکاری خۆم هەمیشە بەڕێز و حورمەتەوە بوو. وەک چاوەڕوان دەکرا هاوسەرگیری ئێمە بۆ زۆرێک لە خزمان جێی پرسیار بوو، بۆ وێنە دەیان هەویست بزانن مارە یەکە چەندە بووە، کوا تەڵاو زێڕ و پرسیارگەلی لەم چەشنە. بەهاری ساڵی 1360 هەتاوی واتە 1970 زاینی ناوەندی کۆمەڵە لە دێهاتەکانی دەوروبەری بۆکان مەقەڕیان هەبوو. یەکێک لەو دێهاتانە ناوی قەرەڵی بوو. لە ئاوای قەرەڵی چواردیواریەک ژووری ژیانی ئێمە بوو کە سەربانەکەی بە گەڵا گیرا بوو. یەک دوو جار کە بارانباری مەجبور بووین بە پەلە خۆمان دەرباس بکەین. ئیمکاناتمان لەوێ زۆر کەم بوو. لەبیرما بە فلاسکێک چایم لە مەقەڕەوە دێنا بۆ دکتۆر جعفەر. دواتر کە چووینە ئاجیکەند فلاسک نەما. دکتۆر جعفەر کاری دەکرد و چای دەخواردەوە. دروستکردنی چایەکە ئاسان نەبوو. چەند جار پێشات لە کاسەیەکدا ئاوم دەکوڵاند و چایم تێدا دەم دەکرد. یەکێک لە هاوڕێیانم کە بۆ سەردانمان هاتبوو دوای دیتنی کێشەی چای سازکردن چوو لە تەدارکات کتریەکی بۆ هێناین. دکتۆر جعفەر ئینسانێکی لێهاتوو بە توانە شێلگیر و خوێنگەرم بوو. لە یەکەم دیداردا کەسایەتی گەورە پاک و بێگەردی بۆ هەموو کەس دەردەکەوت. خێرا هەستت دەکرد کە هاوڕێیەکە جێمتمانە و باوەڕ پێکراو. بۆ هەر کارێک کە لەگەڵ بوایە ئینسان دەیتوانی تەواو لێی ئەرخەیان و دڵنیا بێ.
دکتۆر ئینسانێکی زۆر سەرحاڵ، شۆخیباز و حازرجواب و هەمیشە دەم بە پێکەنین بوو. ڕۆژێک کە هاتەوە ماڵێ، بڕێکی پێچ و هەتا لە حەوشەوە بێتە ژوورێ. پرسییم بۆ ئەوەندەت پێچوو؟ کوتی لەبەر دەربیجەی خاوەن ماڵەکەوە کە تێپەڕ بووم بۆنی خەیار دەهات، ڕاوەستام و بۆنم پێوە کرد. ڕەنگە ئەم دێڕانە لای کەسانێک وەک گاڵتە بێ، بەڵام دەمهەوێت دەرکەوێت کە ئەم ژیان و گوزەرانە پڕ بوو لە خۆبردوویی و فیداکاری. بەڕاستی کڕینی کیلۆ خەیارێک ئیمکانی نەبوو. بەشی پێنجەم، ئێعدامەکانی تەورێز و دەست بەسەرکردنی فایزە لەدایکبووی ساڵی 1330 هەتاویە و تا 1951 زاینی. گۆیا باوکم زۆر بە ئاواتەوە بووە کچێکی ببێ. جارێک لە ڕۆژنامەیەکدا چاوی بە ناوی فایزە دەکەوێ. ئەو ناوەی پێجوان دەبێ و لە زەینی خۆیدا ڕایدەگرێ. چەند ساڵ دواتر کە دایکم کچی دەبێ، فایزە دەبێتە ناوی کچەکە. ئەم خوشکەمان لە خۆشەویستیدا هەر لە سەرەتای منداڵیەوە جێگایەکی زۆر تایبەتی لە نێو گشت بنەماڵە و بە تایبەت لای باوکمدا هەبووە. فایزە خوێندنی سەرەتایی هەتا کلاسی 6 لە ساڵی 1343 هەتاوی لە ئەڵمانە تەواو کرد. لە دەرس خوێندندا زۆر زیرەک بوو. بۆ درێژە بە خوێندن دەبوو بچوو بایەتە شار کە ئەو دەم بەداخەوە بەهۆی نەبوونی ئیمکانات نەکرا. بەڵام چەند ساڵ دواتر توانی درێژە بە خوێندنەکەی بدا و کلاسی 9 تەواو کرد. خوشکم لە ماڵێ زۆر زەحمەتکێش بوو، هەر لە کازیوەی بەیانیەوە هەتا شەو درەنگانێک هەڵدەسووڕا. فایزە مرۆڤێکی دڵسۆز و بە هەموو چەشنێک بەرامبەر بە هەمومان گەلێک لە خۆبردوو بوو. لە ڕاستیدا دوای دایکم ئەو کۆڵەکەی قایمی بنەماڵەی ئێمە بوو. فایزە ساڵی 1351 هەتاوی واتە 1973 زاینی لەگەڵ ڕەحمانی حەیدەری کوڕی یەکێک لە ئاغاکانی مەریوان ژیانی هاوبەشی دەست پێ کرد. بۆ زەماوەندەکەی ئەو لە ماڵی ئێمە سونەتێکی کۆنشکە. بە پێچەوانی دابوونەریتی ناوچەکە ئێمە وەک ماڵی بووک زەماوەندێکی ڕێک و پێکمان ساز کرد. سەرەتای ژیانی هاوبەشی ئەوان ئاسایی بوو. ڕەحمان ئەندازیاری ئاو بوو. ماوەیەک لە شاری ئەهواز بوون و پاشان هاتنەوە بۆ مەریوان. لەوێ ڕەحمان وەک بەڕێوەبەری ئیدارەی ئاو کاری دەست پێ کرد. لە تەواوی ئەو ماوەیەدا هەموو بنەماڵەکەی ڕەحمان لەگەڵ ئەوان دەژیان و فایزە وەک کەسوکاری خۆی ئاگای لێیان بوو ڕێزی دەگرتن. ساڵی 1355 هەتاوی واتە 1970 زاینی کچێکی بوو کە ناویان نا هەتاو. دوای شۆڕشی ساڵی 1357 هەتاوی و دامەزرانی جمهوری ئیسلامی بنەماڵەی ڕەحمان تێکڕا بوونە لایەنگری مەکتەبی قورئان و ئەحمەدی موفتیزادە. لایەنگرانی مەکتەبی قورئان بە ئاشکرا ببوونە داردەستی جمهوری ئیسلامی. پەیوەستبوونی ڕەحمانی حەیدەری و بنەماڵەکەی بە مەکتەبی قورئان گیر و گرفتێکی زۆری بۆ ژیانی فایزە خوڵقان. ئێمە هەوڵمان دەدا ئەو وەزعە تازەیە کار نەکاتە سەر ژیانی فایزە. ئەو سەرەڕای گرفتی زۆر تا هاوینی ساڵی 1358 هەتاوی لەگەڵ ڕەحمان مایەوە. لە مەریوان خەبات و ململانەی سیاسی لە نێوان بەرەی شۆڕش و دژە شۆڕش خەرێکی پەرەساندن بوو. ئەو ململانەیە لە ژیان و گوزەرانی زۆر کەسدا کاردانەوەی ڕاستەوخۆی هەبوو. فایزەش یەکێک بوو لەوانە. لە ڕووداوەکەی 23 پوشپەڕی 1358 هەتاوی واتە 14 حوتی 1979 زاینی مەریوان چەند کەسێک سەر بە مەکتەبی قورئان دەکوژرێن کە خزم و کەسی ڕەحمانیشی تێدا بوو. وەزعی ناوشار ئاڵۆز بوو. لایەنگرانی ڕژیم و مەکتەبی قورئان مەریوانیان بەجێ هێشت و چوونە شاری هەمەدان. براکانی ڕەحمان لە تاران لەگەڵ تەلەڤیزیۆنی کۆماری ئیسلامی وتوێژیان کرد و داوای فەتوای جیهادیان لە دژی کۆمۆنیستەکان و بنەماڵەی مستەفا سوڵتانی شێخولئیسلامی و ڕۆستەمی لە مەریوان کرد. دیسان فشار لەسەر فایزە زیادی کرد. کاک فواد لەگەڵ فایزە قسەی کرد و کوتی تۆ ڕەحمان بۆ پێکەوە ژیان کێشەتان نییە و ئیدی نابێشتی لاوەکی کار لە ژیانی ئێوە بکات. بەڵام وەک چاوەڕوان دەکرا فایزە نەیتوانی درێژە بە ژیانی هاوبەشی لەگەڵ ڕەحمان بدا.
لە هێرشی ڕژیم بۆ کوردستان لە 28 گەلاوێژ و گیرانی براکانم حوسێن و ئەمین مەکتەبی قورئان هاوکاری دەوڵەتیان کرد و لە گیران و ئێعدامی لاوانی مەریواندا دەوری سەرەکیان هەبوو. باوکم داوای لە فایزە کرد تەلێفۆن بکە بۆ ڕەحمان کە بێتەوە مەریوان و هەوڵ بدا بۆ ئازادکردنی براکانم. ڕەحمان قبوڵی نەکرد و نەهاتەوە. ئەو هەڵوێستەی ڕەحمان بووە هۆکاری ئەوەی کە فایزە بۆ هەمیشە بەجێی بێڵێ و بێتەوە ماڵی خۆمان. ئەو وەختە کچەکەی فایزە هەتاو تەمەنی 3 ساڵ بوو. کاتێک کە ئەو ڕەحمانی بەجێهێشت دووگیان بوو. کچی دووهەمی ئەختەر لە ماڵی خۆمان لەدایک بوو. ئەو بارودۆخە ناخۆشە ژیانی زۆر کەسی وەک فایزە و منداڵەکانی تێکدا کە خۆیان هیچ دەورێکیان تێیدا نەبوو. لە ماڵی خۆمان هەموو پێکەوە لەگەڵ فایزە قسەمان کرد کە ئەگەر بۆ خۆی پێی خۆش بێ درێژە بەو ژیانە بدا، هیچ کەس ڕێی لێ ناگرێ و وەک هەمیشە ئازیزی هەمومانە. بە بڕوای من ئەم هەڵوێستەی بنەماڵە زۆر عادڵانە بوو، دەرفەتی بەودا کە چۆنی پێباش بێ وا بکات. خوشکم لە جوابدا کوتی تەنانەت ئەگەر نەشتوانم لە ماڵی باوکم بژیم هەرگیز ئەو ژیانم ناوێ. لەم نووسراوەیەدا لە زۆر شوێن ئاماژە بە ژیانی دایکم و فایزە دەکەم. خوشکم سەختیەکی زۆری کێشا لە دەستدانی 5 برا، زیندان کێشان و تێکچوونی ژیان و هەروەها بە بۆنەی منداڵەکانیەوە تووشی زۆر دژواری و گیر و گرفت بوو. زۆر جار ڕەحمان منداڵەکانی لێدەستاندەوە و دایکم کەسی دەکرد بە تکاکار تا منداڵەکان بێنەوە بۆ لای دایکیان. کاتێک منداڵەکان لە لای دایکیان دەبوون کەسانی دواکەوتوو قسەی بێمانە و پوچیان زۆر دەکرد کە گۆیا ئەوە منداڵی هاوکاری ڕژێمە و بەم جۆرە هەستی فایزەیان بریندار دەکرد و شێوە فکری دواکەوتووی خۆیان نیشان دەدا. ساڵی 1373 و 1374 هەتاوی واتە 1994 و 1995 زاینی لە ماوەی 6 مانگدا باوکو دایکم کۆچی دواییان کرد. فایزە بۆ ئاخرین دیداری دایکم هاتە سوێد. بۆ هەمومان ڕوون بوو کە دوای نەمانی دایکم ژیانی ئەو دیسان ئاڵوگۆڕی بەسەردادێ و لە مەریوان زیاتر تووشی سەختی دەبێت. ئێمە هەمومان زۆرمان پێخۆش بوو لێرە بمێنێتەوە، بەڵام لەبەر منداڵەکانی نەمان دەتوانی پێی بڵێن. هەتاوی کچی تەلێفۆنی کرد و لەگەڵ من قسەی کرد و کوتی مەهێڵن دایکم بێتەوە. ئێستا کە دایە بەهیم نەماوە باوکم ئیتر ڕێگەمان نادا لای دایکم بین. دایکم بێتەوە تووشی گیر و گرفت دەبێت. خوشکم لە سوێد مایەوە و بە یارمەتی ژمارەیەک لە دۆستانی دڵسۆز بە تایبەت عومەر شێخموس توانی پەنابەری وەرگرێ و لێرە بمێنێتەوە. ژیان لە دەرەوەی وڵات سەختی خۆی هەیە و بۆ فایزە نەخوازراو بوو. غەریبی و دەربەدەری و بە تایبەت دووری لە منداڵەکان دەردێکی گەورە و گرانە. ئەو زەمان کە من لە دەی قەڕەڵی لە نزیک بۆکان بووم ئاگادار کراین فایزە و فریشتەی ئامۆزام هاتوونەتە بۆکان. من و ڕەشاد، عەبا، ئەمجەد، ڕەزا و حیشمەت چوین بۆ لای. 2 ڕۆژ لە دەوری یەک کۆبووینەوە. فایزە و فریشتە بۆ کاری پزیشکی لەگەڵ ئەمجەد چوونە تەورێز. ڕۆژی دووهەم هەمویان دەستگیر کران. ماجدیش پێشتر گیرا بوو کەوتبووە زیندان. چەند ڕۆژێک دوای گیرانی ئەمجەد و فایزە و فریشتە لە خەبەرنامەی کۆمەڵەدا خوێندمەوە کە ئەحمەدی ئامۆزام لە نزیک ئاوایی هەجمنە گیانی بەخت کردووە. ئێمە ئەودەم لە مەقەڕەکانی ناوەندی و لە نزیک چاپخانەکەی کۆمەڵە بووین، بەڵام کەس ئەو خەبەرەی پێنەداین. لەگەڵ ئەحمەد هاوتەمەن و هاوکلاس بووین. ئەو زۆر زوو دەستی بەکاری سیاسی کرد و لەبەر ئەوە زۆرتر لێک نزیک بووینەوە. ئەحمەد بۆ درێژەدان بەکاری سیاسی و تێکڵاوبوونی لەگەڵ خەڵکی زەحمەتکێش کاری معەلمی هەڵبژارد و لە دێی دەری بووە مامۆستا. ئەو لەو شۆڕژگێڕانە بوو کە زۆر دەوری باشی لەناو خەڵکدا هەبوو و تێداچوونی خەسارەتێکی گەورە بوو بۆ خەڵک و بۆ کۆمەڵە. مەرگی دڵتەزێنی ئەحمەد منی زۆر ناڕەحەت و دڵتەنگ کرد. فایزە ئاوا باسی گیران و زیندانی بوونی خۆی دەکات. لە سنە لە ماڵی محەممەدی برام بووم کە ئەمجەد تەلێفۆنی کرد. قسەی زۆرمان کرد و لێی پرسییم بۆ هاتووی بۆ سنە. کوتم پشتم ژان دەکا و بەنیازم بچم بۆ تاران بۆ لای دوکتەر.
کوتی وەرنە بۆکان لەوێ بە پێکەوە دەچینە تەورێز بۆ لای دوکتر. من و فریشتە چوینە بۆکان و چەند ڕۆژێک لە لای مەلەکە و براکانم بووین. دوایە لە بۆکانەوە من و فریشتە و ئەمجەد پێشەوەی کە بچینە تەورێز چوینە ورمێ و شەوێک لە ماڵی دۆستێکی ئەمجەد ماینەوە و ڕۆژی دواتر چوینە تەورێز. لە تەورێز چوینە هۆتێل پارس. دوای ئەوەی دیومان گرت چوینە دەرێ بۆ نان خواردن. لە خیابان بە هەڵکەوت هوشەنگی تەوحیدیماندی داوەتی کردین بچینە ماڵی کە ئێمە قبوڵمان نەکرد. ساغ بووینەوەکە لە ڕستورانێک یەکتری ببینین. هوشەنگ و سەعیدی ڕەحمانپور هاتنە شوێنی دیاریکراو. ڕۆژی دوایی کە چوینە لای دوکتر هوشەنگ هات و دیسان خۆڵکی کردین بۆ ماڵی خۆی. من ئاگادار نەبووم ماجید لە زیندانە، بە ئێمەیان نەکوتبوو ماجید گیراوە. لەو دیدارەدا لەگەڵ هوشەنگ داوای چاوپێکەوتنی ماجیدم کرد. هوشەنگ کوتی ئەگەر لەگەڵم بێنەوە ماڵێ ئەوە سبەینێ ماجید دەبینن. کۆمەڵە ئەو زەمان لە شەڕدا چەند کاربەدەستی ڕژیمی بەدیل گرتبوو. قەراروا بوو کۆمەڵە ماجید لەگەڵ کاربەدەستێک بگۆڕێتەوە، بۆیە هوشەنگ وای کوت. داوەتەکەیمان قبول کرد و لەگەڵ هوشەنگ چوین. سمایلی یەگانە دووست لە ماڵ بوو. هوشەنگ چای دەم کرد و سمایل چوو بۆ کڕینی شت بۆ نەهار. هوشەنگ بە ئەمجەدی کوت من دەچمە حەمامی دەرێ، ئەگەر 3 جار لەسەر یەک زەنگی دەرگا لێدرا دەرگاکە بکەوە. زۆری نەخایاند 3 زەنگ لێدرا و ئەمجەد دەرگای کردەوە. پیاوێکی کراس قۆڵ کورتی کیف بەدەست بوو. بە ئەمجەد دەڵێ مەئموری داراییم هاتووم بۆ نووسینی ماڵیات. ئەمجەد دەڵێ من میوانم و خاوەن ماڵ لە ماڵ نییە. لە حەوشەکەدا ژمارەیەکی زۆر کاپشێن هەڵخرابوون، لەوانەی کە پێیان دەکوتن کاپشێنی ئەمریکایی. تەشکیلاتی تەورێز کڕیبوونی بۆ پێشمەرگە و هەروەها کەلوپەلی ماڵێکی تر لە حەوشەکەدا دانرابوو. ئەمجەد گومانی لە هاتنی ئەو پیاوە کرد و کوتی ئەوە هیچ لە ئاسایی ناچێ. زۆرم پێکوت هەستە لێرە بڕۆ، قبوڵی نەکرد و کوتی چۆن دەکرێت کاری وا بکەم و هاوڕێکانم بەجێبێڵم. دوای ماوەیەک هوشەنگ هاتەوە و ئەمجەد هاتنی کابرای بۆ گێڕاوە. هوشەنگ کوتی پێش دێکە مەئموری ئاو و کارەبا و شتیوا بێن. سمایل هاتەوە و دەستی کرد بە چێشتلێنان. هوشەنگ لەگەڵمان دانیشت، زۆری پێنەچوو دیسان بە هەمان شێوە زەنگی دەرگا لێدراوە. هەرەو پیاوە لەگەڵ جەماعەتێکی زۆر پاسدار ڕژانە ناو ماڵەکە. پاسدارەکان حەوشەکەیان گەمارۆدا و پیاوەکە هاتە ژوورەوە و لە ڕێوە دیوەکەی تەفتیش کرد و دەستی کرد بە لێپرسینەوە. سمایل کوتی ئێرە ماڵی منە و ئەوانە میوانی منن. بەرپرسایەتی هەموو شتێک لە ماڵەدا بە ئەستۆی منە. هوشەنگ هێندێک لە شتەکانی گیرفانیدا بە من و کوتی لە بینیان بەرە. سمایل و فریشتەیان بردە دەرێ. هوشەنگ لەو دەرفەتەدا چووە توالێت و هێندێک شتی خست بووە ناو ئاودەستەکەوە. بەرپرسی پاسدارەکان تووڕە بوو کوتی بۆچی ڕێگەتان داوە بچێتە ئەوێ، چۆتە ئەوێ شت بخاتە ناو ئاودەستەکەوە. هوشەنگ و من و ئەمجەدیان بە ماشینێکی جیب برد بۆ بینای قەدیمی ساواک. لە ڕێگەدا شتەکانی هوشەنگم فڕێدا. ئەمجەد شناسنامەیەکی بە ناوێکی تر پێبوو کە توانی فڕێ بدا، بەڵام لە بەختی خراپ کەوتبووە سەر تایەرەی زاپاسی جیبەکە و پاسدارەکان دیانەوە.